خوێندکاری ژیر بە هیوای کاتەچ خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجیەکەم گەیشتمە لاپەڕە 46. لاپەڕە 46 باسی بابەتە چی نوێ بڕادەیەکان و هاوکێشەکان. پێداچوونەوەی خێرا دەتوانم بە خێرا ئەنجام دەم بە هزری شیکار بکە. پیتی س ئەگەر کۆی بکەینەوە لەگەڵ چاردە دەکاتە 36. لێرە شیکارکردن واتە پیتی س چەندە ئەوەیەوە دەبا نووسرابە هاوکێشەکان شیکار بکە بەڵام نەنووسرایە، هەر نووسرایە شیکار بکە، بەڵام ئەوانە هەموو هاوکێشە نەچونکە هێمای یەکسان هەیە، واتە لای ڕاست هەیە کە دەکاتە لای چەپ هەمیشە لە هاوکێشە. هەتا پیتی س لە پرسیاری لە ڕاهێنانی یەک ببینینەوە چ دەکەین؟ خوێندکاری ژیر 36 کەم 4 واتە دەنووسی پیتی س یەکسانە بە 6 کەم 4 دەکاتە 2، 3 کەم 1 دەکاتە 2. واتە ئەگەر 22 پاشان بتەوێت ساغ بکەیەوە لێرە لە لای ڕاست ئەو 22 کە پیتی س بووە 22 ئەگەر 22کەت هێنا لەگەڵ چاردەی کۆت کردەوە دەبی بکاتە 36. لە لای ڕاست لە لای چەپیش بە خۆت 36 بە خۆم 36م هەیە کەواتە هاوکێشەکەم هاو سەنگە. چمە لای پرسیاری ژمارە 2 18 دابەش پیتی ن دەکاتە 9. ئایا پیتی ن دەبی چبی؟ بێگومان هەتا پیتی ن ببینیەوە ئەو 18 دابەشی 9 دەکەی، واتە 18 دابەش 9 دەکاتە 2 واتە پیتی ن هاوکێشەکە شیکاری هاوکێشەکە ن یەکسانە بە 2. ئەو جدوایە ئەگەر 18مان هێنا دابەشی 2مان کرد 9 دەردەچی لێرە لەو خوارەوەی لێرەش هەر بەخۆی 9 هەیە کەواتە لای چەپ و لای ڕاست وەکو یەکە. پیتی ن دەکاتە 2. پرسیاری 3 57 کەم پیتی ل یەکسانە بە 42. هەتا پیتی ل ببینمەوە 57ەکەی کەم 42 دەکەم کەواتە پیتی ل یەکسانە بە 7 کەم 2 دەکاتە 5، 5 کەم 4 دەکاتە 1. واتە لە لای ڕاستم ئەگەر 57م هێنا 57م هێنا و 15 لێ دەرکرد دەمینێتەوە چەند؟ دەمینێتەوە 42 واتە لای چەپیش هەر بەخۆی 42 واتە هاوکێشەکەم هاو سەنگە. پیتی ل دەکاتە 15. پرسیاری 4 پیتی د دابەش 7 دەکاتە 7. هەتا بزانم پیتی د چییە ئەو هەفتەی جارانی ئەو هەفتەی دەکەم کەواتە پیتی د دەبی بکاتە 49 چونکە کە 49 دەینم دابەشی هەفتی دەکەم دەکاتە 7. پرسیاری 5 پیتی ه جاران 8 دەکا 24. هەتا پیتی ه ببینمەوە چ دەکەم؟ 24 دابەشی 8 دەکەم کە دەکاتە 3 چونکە 3 جاران 8 دەکاتە 24. تەواو. ئێستا دێینە لای بابەتی خۆمان بڕادەیەکان و هاوکێشەکان. لێرانە هاوکێشە هەبوو بەڵام ژمارەکان هەموو سروشتی بوون، هیچ ژمارەی دەیی نەبوو. چۆن ژمارە دەیەکانت بەکارهێنا لە بڕە جەبریەکان
هەروەها دەتوانی ژمارە دەیەکانیش بەکاربهێنی. وابزانم لێرە هەڵەکرایە خوێندکاری ژیر دەبی نووسرا بە چۆن ژمارە سروشتیەکانت نەک دەیەکان بەکارهێنا لە بڕە جەبریەکان. هەروەها دەتوانی ژمارە دەیەکانیش بەکاربهێنی. بڕە جەبریەکان یارمەتیت دەدا لە شیکارکردنی زۆر لە پرسیارەکان بە تایبەتی هاوکێشەکان. ئێستا ئەحمەد ڕۆژانە دەچێت بۆ قوتابخانە. لە ڕۆژێکدا 6:45 کاتژمێر دەبا نووسرا بە کاژێر لە یەک ڕۆژی 6:45 کاژێر لە خوێندنگایە. واتە هەر ڕۆژەی 6 کاژێر و 45 خولەک، یان ڕەنگە لێرە خولەک نییەوە 6 کاژێر و 45 لە سەدی کاژێر بەسەر دەبات. بڕێک بنووسە سەرجەمی کاژێرەکانی ئاحمەد لە خوێندنگە بەسەریان دەبات لە چەند ڕۆژێک. خوێندکاری ژیر کە دەڵێ لە چەند ڕۆژێک یان لە هەندێک ڕۆژ واتە پیتێک دانێ کە نازانین جارێ چەند ڕۆژە. دەزانین یەک ڕۆژ ئەوەندەیە 6:45 لە سەد. ئەدی چەند ڕۆژێک ئەو 6:45 دەینی. خوێندکاری ژیر کە بڕی جەبری دەنووسی 6:45 دەینین جارانی پیتێکی دەکەین. پیتی بۆ وێنە ڕۆژ، پیتی جارانی پیتی ڕێی دەکەین. بە دڵنیاییەوە خوێندکاری ژیر کە ژمارە جارانی پیت دەکەی تەنیا لە کاتی جاران پێی ناوێت جارانەکەی بنووسی، پێویست ناکە لای دەبەی تەنیا دەنووسی پیتەکەی دەنووسی 6:45 هەموو کەس تێدەگا کە لێرە جاران هەیە. بەڵام ئەگەر کۆ هەبوو ناچاری بنووسی، ئەگەر کەم هەبوو دەبی بنووسی، ئەگەر دابەش هەبوو مەجبوری دەبی ناچاری. بەڵام ئەگەر جاران هەبوو پێویست ناکە. وا دابنێ لێرانە پیتی مەیان هەڵبژاردیە ژمارەی ڕۆژەکانی ئاحمەد بەسەریان دەبات دەنوێنێ. لێرە جارانی ڕۆژەکان کرایە، بەڵام زۆر باوە کە پیت لە کۆتایی لە پاشی لە دوای ژمارەکە بنووسرێ، نەک لە پێشی ژمارەکە. هەرچەندە هیچ هەڵە نییە لە پێش ژمارەش بنووسرێ هەر یەک شتە. بەڵام ئەوها فێربووینە زیاتر پیتەکە لە پاش ژمارەکەی دەنووسرێ بەبێ هێمای لێکتان. پیتی ئەمن لە ڕۆژەکان دامنا ئەتو دەتوانی هەر پیتێک دانەی پیتی یەکەمی ناوی خۆت دانەی کو بە چ پیتێک دادنەی هیچ هەڵە نییە. ئەوە بڕەکەمان نووسی تەواو بڕنووسین هەر ئەوهایە. ژمارەکە تێ جارێ نازانی چەندە لە جیاتی پیتە چی دادنەی دەبیتە بڕ. ئەو ژمارەکە گە سروشتی بوو، ئەگەر دەیی بوو، هەرچ بوو هیچ جیاوازی نییە. ژمارەی ڕۆژەکان لەوانەیە بگۆڕدرێت لەبەر هەندێ ئەو ڕەپەی دەڵێن گۆڕاو. هەموو جار دەگۆڕدرێ، هەندێک جار 2 ڕۆژە و هەندێک جار 10 ڕۆژە، هەندێک جار 20 ڕۆژە. لەبەر هەندێ ڕەکەی دەنووسین و پاشان کە گۆڕیمان هەر جارەی ڕەکە بووە چ ژمارەك ڕێی لا دەبین، ژمارەکەی دادەنین، ئەو جا کردداری ئەژمێرکردن ئەنجام دەدەین، بەهایەکەی دەدۆزینەوە. ئێستا دەرێ ئاحمەد لە 7 ڕۆژدا چەند کاژێر لە خوێندنگایە. زوو دەچین ئەگەر ئەو هامان نووسی بوو لە جیاتی پیتی نووسرایە لێرە پیتی جاران
ژمارەی کاژێرەکان لە 1 ڕۆژ ئەو دوایە پیتی لا دەبین چونکە ئێستا زانیمان 7 ڕۆژە لای دەبین لە جیاتی 7 دەنووسین ئەو جارانی 6 و 45 دەکەین چونکە دەزانین دەمانەوێت بزانین لە 7 ڕۆژ چەند کاژێر ئەحمەد لە خوێندنگەیە کە زانیمان ئێستا دەتوانین بەهایەکەی ببینینەوە 7 جاران 5 35 7 جاران 4 28 لەگەڵ 3 31 7 جاران 6 42 لەگەڵ 3 45 کەواتە بە 7 ڕۆژ ئەحمەد 45 کاژێر و 15 لە سەتی کاژێر لە خوێندنگەیە. سەرجەمی کاژێرەکان دەکاتە 45 و 15 کە ژمارەیەکی دەیە. تەواو بووین لێرە. هەنگاوەکان چ بوون بڕی جەبری دەنووسین 7 دەخەینە جێی پیتەی دوایە لێکدانەکە دەکەین. ئێستا تەواو بووین لێرە. ئەو جە دەچینە لای پرسیارەشکەیان ڕاهێنانە چی دیکە بەهای بڕی پیتی دا بەش 3 کۆ 9 3 بدۆزەوە بڕێکمان هەیە پیتی دا بەش 3 ئەو جە کۆ 9 فاریزە 3 لە دا کاتێک ئەگەر پیتی 4 و 8 بوو واتە ئێستا 4 و 8 دەینم دا بەشی 3 دەکەم خوێندکاری ژیر 4 و 8 دا بەشی 3 هەتا بزانم دەکات چەند ئەو جە دوایە کۆی دەکەمەوە لەگەڵ 9 و 3 4 دا بەش 3 دەکا 1 جاران 3 دەکا 3 4 3 لێ بڕوا دەکا 1 یەکسەر ئەو فاریزەی دەینمە خوارە لێرەی دادەنێم ئەو جە هەشتەکەی دەینمە خوارێ 8 دا بەش 3 دەکا 6 6 جاران 3 دەکا 8 هیچ نامێنێتەوە 0 0 کەواتە دەکاتە 1 و 8 کە 1 و 6 ئێستا دەنووسم 1 و 6 لێرە واتە زانیم کە پیتی ئەمدا بەشی 3 کرد ئەگەر 4 و 8 بی ئەنجامەکە دەکاتە 1 و 6 دەنووسم 1 و 6 لێرە 1 و 6 ئەو جە کۆی دەکەمەوە لەگەڵ 9 و 3 هەتا بەهایەکەی ببینمەوە 6 و 7 9 و 3 6 و 3 لێرە 6 و 3 دەکاتە 9 بێگومە فاریزە لەژێر فاریزە 1 و 9 دەکاتە 10 واتە بەهایەکە دەکاتە 10 فاریزە 9 لە 10 تەواو بووین لێرەش. لە پێشدا شیکاری هاوکێشەکانت کردووە کە ژمارەکان لە خۆ دەگرێ بە بەکارهێنانی ئەژمێرکردنی هزری دەتوانی هەمان ڕێگا بەکاربێنی بۆ شیکاری هاوکێشەکانی ژمارە دەیەک کە ژمارە دەیەکان لە خۆ دەگرێواتە هیچ جیاوازیەک نییە خوێندکاری ژیر هەمان ئیشە تەنیا لێرە لە جیاتی ژمارەی سروشتی ژمارەی دەی هەیە هاوکێشەیەکمان هەیە پیتی دا بە 6 یەکسانە بە 0 و 6 شیکار بکە لێرە دەبی بزانین پیتی دەکاتە چ ئایا چ ژمارەیەک دا بەشی 6 بکەین یەکسانە بە 0 و 6 ئاسانترین ڕێ لۆی بزانین چییە دەینین ئەو دوو ژمارەیە لێک دەدەین واتە 6 جاران 0 و 6 پیتی بەدەست دێ شیکاری هاوکێشەکە بەدەست دێ لێرە ئەمن 6 جارانی 0 و 6 دەکەم لە کاتی جارانکردن پێی ناوێ فاریزەکەی بنووسمەوە تەنیا شەشەکەی دەنووسم
6,6 دەکاتە 36. ئەو جە دوای دەچم دەژمێرم بزانم چەند خانەم هەیە لە دوای فاریزە لە دەستی ڕاست. لێرە هیچ نییە، سفر. لێرەش یەک خانە هەیە لە لای دەستی ڕاست. لێرە دەژمێرم یەک خانە لە دەستی ڕاست کە ژماردم زوو فاریزەکەی خۆم لێرە دادەنێ. واتە ئەنجامەکە دەکاتە 3 ژمارەی تەواو 6 واتە پیتی ن یەکسانە بە 3 ژمارەی تەواو 6 لە 10. ئەگەر بمەوێت ساغ بکەمەوە هەرچەندە پێویست ناکە چونکە زۆر ئاسانە ئەو جۆرە هاوکێشانە، بەڵام ساغکردنەوەکە کووە هەمیشە لای چەپ لێ دەگەڕێن دەچینە لای ڕاست لە جیاتی پیتی ن دەنووسین 3 ژمارەی تەواو 6. ئەو جە دابەشی 6 دەکەین لێرە. ئەگەر زانیمان 0 و 6مان لێرە دەرچوو لە لای ڕاست لە لای چەپیش 0 و 6 هەیە واتە هاوکێشەکە یەکسانە. لێرە لە جیاتی پیتی ن 3 و 6 نووسرایتەوە خوێندکاری ژیر. ئەو جا دابەشی 6 کرایە دەبی دیسان دابەشەکەی بکەین بەڵام هیچ پێویست ناکە چونکە دەزانین کە 6 جاران 0 و 6 دەکا 3 و 6 بێگومان 3 و 6 دابەشی 6 دەکا 0 و 6. بەڵام لێرە لە کتێبەکەی لای ڕاست یەکسانە بە لای چەپ کەواتە ن دەکاتە 3 و 6 کەواتە شیکارەکەمان تەواوە. ئێستا دێینە لای شیکار بکە ن کۆ. ئەوە هاوکێشەیە، ئەوە هاوکێشەکەمانە پیتی ن ئەو سفڕی لەگەڵ نییە پیتی ن کۆ 4 ژمارەی تەواو 24 لە 100 یەکسانە بە 9 4 ژمارەی 48 لە 100. لە خۆم دەپرسم ئایا چ ژمارەک کۆ بکەمەوە لەگەڵ ئەو ژمارەیە. ئەو ژمارەیەم بەدەست دێ. بێگومان ئاسانترین ڕێ ئەوەیە ئەو ژمارەی کەم ئەو ژمارەیە بکەم پیتی ن بەدەست دێ کاتە پیتی ن یەکسانە بە 9 ژمارەی تەواو 48 کەم 4 ژمارەی تەواو 24 لە 100. فاریزە لەژێر فاریزە 8 4 لێ بڕوا دەکات 4 4 2 لێ بڕوا دەکات 2 فاریزە دێتە خوارەوە 9 4 لێ بڕوا دەکات 5 کەواتە پیتی ن یەکسانە بە 5 فاریزە 24 لە 100. ئەگەر بمەوێت ساغ بکەمەوە ئەو ژمارەی کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو ژمارەی لە لای دەستی ڕاست. ئەگەر کردی ئەو ژمارەی دەستی چەپ ئەوە ڕاستە، ئەگەر نەیکرد ئەوە هەڵەیە، شیکار نییە. لێرە هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە. وەکو دیتما خوێندکاری ژیر لاپەڕەیەکی زۆر زەحمەت نییە، زۆر ئاسانە. تەنیا لە جیاتی ژمارەی سروشتی ژمارەی دەی هەیە. لێرە فێربە چۆن بەهای بڕ دەدۆزیەوە و هاوکێشەیەک شیکار دەکەی ژمارە دەیەکان لە خۆ بگرێ کە زۆر ئاسان بوو. لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە. خوێندکاری ژیر لەوانەی داهاتوو باسی لاپەڕە 47 دەکەم هەتا ئەو کات هەر بژی.